ئەوانە هەموو کاری دەستی خۆمن لە مەزەملەتی کورد کەلەپوری هەیە کەلتوری هەیە هەموو شتەکانی من زۆربەی کەلتوری و کەلەپورین بۆیە من نەمویستووە مثلا کەلەپوری من بزر بێتن بۆ منداڵەکانمان بۆ خۆمان من وەکو وەرزشوانێک ئەمڕۆ بە هەڵمانزانی لەگەڵ گروپی هۆڵەکەمان هەر بە پیادە سەردانی قەڵای هەولێر بکەین کە چەند چالاکێکی جوراوجێری تێدا ئەنجام دەدرا و ئەمڕۆ بەڕاستی ینی باوەڕم نەدەکرد ئەو خەڵکە زۆرە لێرە کۆ ببێتەوە و گەشتێکی خۆش بوو بەڕاستی خەڵکێکی زۆر بوو دڵخۆش بووم ببینینی ئەو خەڵکە زۆرە لێرە بەو شێوازە. لە درێژەی چالاکیەکانمانە هەستیان بەکردنەوەی ئەم پێشانگایە پێشانگایەکی هونەریە کە پێگیە لە فۆتۆگرافی و شێوەکاری و کاری دەست و میوزیک و نمایشی وەرزشیش ئامانجمان بە مەیدانیش کردومانە بۆ ئەوەی بە شێوەیەکی گشتی شاری سلێمانی چالاکیەکانمان ببین. ئێمە لێرەیش من بەشداریمان کردو بە ئیشی دیزاین هەر یەکە و بە شتێک سێ کەسین بە خوریتیایەتی وە پولەکە و زانیانە و زۆر شتی تر ئەمیشە حەز و خولەی خۆم بوو دەستم پێ کرد کەس هاندەرم نەبوو و کەسی شاوکارم نەبوو لە سەرەتایە بەڵام دواتر کە چوومە ناو ئیشەکەەوە زۆر لە کەسە نزیکەکانم زۆر یارمەتیانیان بەردەوام بە قسەکانیان وایە نەکرد کە من زیاتر و زیاتر هەوڵ بم کەوەجێ خۆشحاڵی. از وقت سرتراشک گل ستاف خو هفتیانه روزه که سردان مالادان امرات کن و خدمت کردن وانا مالا به خدانم خدمت آنات کن و کاری که خیره انجام بده. مرا ماجیش به چندیه و بس کاری که مروفاتی و نزیده تر. هیوی دارم هر گنجه که هر کاری که خیرخواهی بشیتن بکتن بهتن سردان مالادان امرات کتن خدمت وام به خدانات کتن. روزا وکیلی مالادان همراهش 15/1/2019 حتی وگاوی هفتیانت برداوم تین سرورگه دان همراه چتین هم سپاسیات کین و دخواست کین رب العالمین جی که دریج بده توانا و خلقی که دیجی چافاب کردن و دست هاری کاری با مالادان همراه دریج کن هر یکی پیچه بوی و مدت سپاسی خلقی دوی خرید که کوش اوش روزا وکیلی حتی وگاوی برداوم دست هاری کاری با مالادان همراه دریج کن چشدای نوجداری ببد چشدای خیرخوازی ببد